ئەمڕۆکە ئێمە ژمارەیەک لە چالاکوان و پارێزەر و ڕۆژنامەنووسی شاری هەولێر هاتووینەتە بەردەم داواکاری گشتی لە هەرێمی کوردستان. یاداشتێکمان هەبوو تەقدیمی داواکاری گشتیمان کردووە بۆ ئەم مەبەستە کە داواکاریمان ئەوە بووە لە بەڕێزان لە داواکاری گشتی کە ڕێگری بکەن لەو ڕێنماییەی وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕێنماییەکەدا هاتووە هەموو ئۆتۆمۆبیلێک دەتوانێتن جامی ئۆتۆمۆبیلەکەی ڕەش بکاتن و لە بەرامبەردا ساڵانە پارە بدات بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە دوو جار نایاساییە، یەکەیان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پارەکە وەرەگری نایاساییە، دووەمیشیان ئەوەیە کە جام ڕەشکردن نایاساییە. ئێمە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی پێمان وایە ئەم زام ڕەشکردنە کاریگەری خراپی دەبێتن بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی. لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان ئێمە ئەم یاداشتەمان ڕادستی داواکاری گشتی کردووە بۆ ئەوەی ڕێگر بن لەوەی کە ئەم زام ڕەشکردنە ڕابژیرێتن، چونکە پێمان وایە ئەوە دەبێتە هۆکاری زیادبوونی تاوانەکان لە هەرێمی کوردستان هەروەها دیزە بە دەرخۆنەکردنی ئەو تاوانبارانەی کە لە هەرێمی کوردستان تاوان ئەنجام دەدەن. زام ڕەشکردن بە شێوەیەکی نایاسایی لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بە بڕیارەکەی دابچێتەوە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانیش خودی وەزارەتی ناوەخۆ کە خاوەنی واژوەکەیە پێویستە بەبێ هیچ لە ڕاوچەیەک ئەو بڕیارە ڕەت بکاتەوە، چونکە لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دانی وەک ئاماژەمان پێکرد.